لەمەی کە تۆ هەڵبژاردووە ئەوە خیانەتت لە خوا و لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر بۆ پۆستێک دوو کەس هەبوون خۆیان هەڵئەبژار تۆ کەسێکیانت هەڵبژار بەڵام ئەوی تر باشتر بوو ئەوە خیانەتت لە خوا و لە پێغەمبەری خوا کرد. هەڵبژاردن شایەدیدانە و ئینسانی موسڵمانی لەسەری فەرز و واجبە شایەدی بە حەق بدات. ئەو کەسانە هەڵبژێری کە هەڵگری ئەو نەقڵ و عەقڵانە کە خوای پەروەردگار لێمانی دەوێت. دەبێت ئینسانێک بێت دەست بە دەستنوێژ بێت قورئان و سونەت شریعەتی ئیسلام پابەند بێ پێوە ئەنجا ئەو جار بتوانین کە هەڵبژێرن و سیقەی پێ بکەین بینێرین. گرنگە بەڕاستی ئێمە کەسانێک بکەین بە نوێرەی خۆمان کە شایەن و شایستە بن لە خۆیاندا گۆڕانیان کردبێ بۆی بتوان لە کۆمەلگادا گۆڕانکاری بکەن. خەڵکی موسڵمان بڵێن بەگشتر زۆر هەوڵی نەداوە کە ئەم نوێنەرە پاک و چاکانە بلێرێتەوێ. بەڕاستی تاقی نەکراونەوە بە پێویستە تاقی بکرێنەوە. ئێستا دینی خەڵکی لە خەتەردایە، ئێستا ناموسی خەڵکی بەو پەروەردە سەقەتەی زۆر لە خەتەردایە. هاوڕێگەزبازی و هاتتە گۆڕی وە شتێک هاتیە هەموو دین و ئەخلاق و هەموو شتێکی دەبا. سێمین ماڵی خەڵکی هەموو ڕۆیش 32 ساڵە ماڵی ئەو میلەتەی دەڕوا. حکم بەدەست چێ بووە؟ بەدەست کۆمەڵی دادگەری بووە، بەدەست خەڵکیی موسڵمانی ملتەزیم بووە. نەخێر ئینسانی موسڵمان لە هەموو کەس ئەولاترا بچێتە سەر سندوقی دەنگدان کە لۆ قیامەتی خۆی کەسی زاڵم لا بدا، کەسی چی چاک دابنێ. تۆ توانین تۆڵە لەو کەسانە کەی تۆ کە عەزیەتیاندا کە ستەمیان لێکردن کە ماڵیان خواردی کە موچەیان ڕاگرت. ئەبێ کەسی هەڵبژێری ئەهلی تەقوا بێت، موسڵمان بێت، کەسێ بێت بتوانی ئیشی خۆتی پێ بسپێری کە لە دین و دنیات سەلامەت بێت.